خوای تبارك وتعالى فرميت أهلي هر شار وديو قركيك هر ولاتيك أجر إيمان بينن براستي ودروستي كإيماني بو قدر نعمتي خواب پروردگار زانية قدر صحة وعافية زانية قدر أمن وأمانة زانية أجر إيماني بو وجداني هي أجر إيماني بو ظالم نابيه أجر إيماني بو أخلاقي هي أجر إيماني بو بالرحم بسوزة بيه أجر إيماني بو وجداني هي بو يا أخوة فرمت ولو أن أهل القرى آمنوا أجر أهلي ديو شاركان إيمانيان بو لفتحنا عليهم بركات من السماء هو إمام بركاتي آسمان كان أرجعين بسريانا يعني باران ناباريه چەند دوعاکەین چەند هاوارەکەین چەند خێر و سەدەقەکەین بارانمان بۆ نابارێ خەلەل لە خۆمانایە خۆمان گوناهبارین ئەڵێن مامۆستا بۆ نوێژە بارانە ناکەن کاکە نوێژە بارانە شەرتی هەیە نوێژە بارانە ئەبێ ئەم خەتیب ئیمامی مسلمانان جارێک گەورەی مسلمانان بێ دینی بێ نەک گەورەی مسلمانان سەرخۆش بێ نەک گەورەی مسلمانان مەلهە بکاتەوە نەک لە وڵاتی توا ئیحتیمام بەبێ دینی بدرێ ئەبێ گەورەی مسلمانان بە خەڵک بڵێ خەڵکینە یەکەم جار خۆم اینجا بە جەنابتان ئەڵێم با تۆبەیەکی نەسوح بکەین پێیان بڵێ کێ حەقی کێی لایە بیگەڕێنێتەوە حەقی دنیامان لای دەسەڵاتە چۆن ئەمانداتەوە چۆن ئەو هەموو مەزلومە قەناعەت پێیەکە چۆن ئەو هەموو هەتیوە ئەو هەموو بێوەژنە ئەو هەموو خەڵکە هەژارەدامە ئەو هەموو گەنجە ئەو هەموو گەنجە کە لە بەدبەختی و نەکبەتی خۆیان ڕاکە کە ڕایش ناکە لێرە تیان هەڵەدەن و ئەیان کوشن و تیرۆلیان نەکەن و ژیانیان لێکەن بەجان و ناوچاو ڕووی بەحسیان سپی کردێتەوە ئەم دەسەڵاتە گەندەڵە پیسە ئەبێ نوێژە بارانە دەسەڵاتداری وڵات بڵێ خەڵکینە من تۆبە ئەکەم ئێوەش تۆبە بکەن سێ ڕۆژ بە ڕۆژوو بن بە زەلیلی و داماوی ڕوەکەینە ئەو سەحرا و دەشتە ئەپارەینەوە لە خوا نوێژە بارانەکەین ئەگەر نوێژە بارانە بەم شێوازە نەبێ قەسەم بەخوا قەت قبوڵ نابێ نوێژە بارانە خۆروا گاڵتەنێت تۆ بەس بۆنیکا و مۆنیکا و سیارەی ئاخر مۆدیل و جلوبەرگی ئاخر مۆدیل ژن و پیا و تێکەڵ کەیت و کاکە بۆ حەفلە ناڕۆی خۆ تۆ بۆ شایی ناڕۆی تۆ ئەبێ خۆت زەلیلکەی بڵێ خوایە من عەبدێکی زەلیلی داما و ڕسوای تۆم ئەگەر تۆ منت خەلق نەکدایە من چیم ئەگەر تۆ ڕزقم نەدەی من چیم ئەگەر تۆ عافیەت و سیحەتم بێنەی من چیم بەو جێش و جاشان مەنازەکەی سەیەتە کامتان ئەوەنەی نەمرود دەسڵاتتان بوو کامتان ئەوەنەی فیرعەون دەسڵاتتان بوو کامتان ئەوەنەی تاغوتەکانی پێش خۆتان دەسڵاتتان بوو کەس نە ئێمە نە ئێوە نە ئەوان خۆشەویستان بۆیە خوا فەرمێ ئەگەر ئەهلی شارودیەکان ئیمان بێنن خوا فەرمێ بەرەکاتی ئاسمان ڕژین بەسەریانە و هەروەها بەرەکاتی ئەرزیان بۆ دەرەکەین ئەرزی بەرەکەتی نەماوە کوا میوەکەت کوا گەنمەکەت کوا دەغڵودانەکەت جاران یەک و دە و یەک و بیست و تا 60 مانە هێ بڕی سە کابرا بنەتەوەکەشی بۆ دەرنایەنێتەوە باخەکەی زەرەرە زەرعاتەکەی زەرەرە کابرا گاوداریەکە زەرەرەکە هەرچیەکەی زەرەرەکەی بەرەکەتی تیا نەماوە بۆ خەلەل لە خۆمانایە اینجا فەرمێت خوا وەلاکین کەذەبوو چونکە درۆیان کرد ئەهلی شارودیەکان مادەم درۆزن بوون فەئەخەذناهم بیما کانوا یەکسیبوون بەوەی کەوا کردیان بەو تاوان و گوناهە ئێمەش بەوە بەڕاستی غەزەبمان لێگرتن الجەزاء من جنس العمل خۆشەویست